چایخانە لە زۆربەی هەرە زۆری شارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگایەکی دیاری هەیە و یەکێکە لە دیاردە هەرەگرنگەکانی مێژووی شار. چایخانە تەنیا شوێنی چاخواردنەوە نەبووە، بەڵکو مەڵبەندێکی گرنگی گردبوونەوەی خەڵکی شار و شوێنی حەوانەوە و باسوخواز بووە. بە کوردی چایخانە نێوەندێکی کۆمەڵایەتی بووە و لەو گردبوونەوانەدا هەمیشە مشتومڕە سیاسی و ئەدەبی و فەرهەنگەکانی تیاکراوە. سلێمانیش وەک هەر شارێکی تری ئەم ناوچەیە گرنگی بە چایخانە داوە. لەلایەکەوە شوێنی کار و کاسبی بووە و لەلایەکی تریشەوە جێگای بە یەکگەیشتنی خەڵکی شار بووە. سەرەتا لە سلێمانیدا قاوەخانە هەبووە، وەکو قاوەخانەی سەرچیمەن، چەمچەماڵ، کەللە، مارفی قاوەچی و زۆری تر. یەکێک لەو چایخانە بەناوبانگانی کە تا ئێستا وەکو مەڵبەندێکی کولتوری و کۆمەڵایەتی و جێگای باسوخواسی سیاسی و ئەدەبی و هونەری ماوەتەوە چایخانەی شعب کە بەڕێز وەستا شەریف حەمەمین هەورامی لە ساڵی 1950 کردوێتەوە. ئەم پیاوە لە گوندی گوڵب لەدایکەبێ و لەگەڵ گرانی گەورە دێتە سلێمانی و سەرەتا بە دەستگێڕی و پاشان بە شاگردی چایخانە لای خوالی خۆشبووان حەمەڕق و مینەشەل دەبێتە شاگرد و دواتر لە ژێر پلیکانی ئوتێل ئومەرا پێش 64 ساڵ چایخانەیە دەکاتەوە و هەمیشە هونەرمەندان و ئەدیبان و سیاسەتمەداران و خوێندکاران تیا دانیشتووە. خۆشبەختانە لە دوای مردنی وەستا شەریفەوە کوڕەکانی بەکر، عومەر، هیوا، جەلال، جەمال بەردەوامیان بەم چایخانەیە داوە و هەر لەگەڵ ئەم کوڕانەدا کوڕەزاکانی وەستا شەریفیش کار دەکەن. خۆشەویستانم، پێمان خۆش بوو پێشەوەی کە کوڕەکانی وەستا شەریف بدوێنین تەماشای وێنەکانیان بکەین، لە ژیانیان وەرببینەوە کەسایەتیکی تری گرنگ لە ژیانی ئەم خێزانەیە بانگهێشتی چایخانەکە بکەین بۆی لە نزیکەوە ئاگامان لەسەر گوزەشتەی ژیانی وەستا شەریف بێ. ئەویش خات و ئامینە ساڵحە. ئامینە خان بە خێراترت دەکەین. پێوەی بن بەستاقەڵ. ئامینە خان تۆ خێزانی وەستا شەریفی؟ بەڵێ. کەی شوو کرد بە وەستا شەریف؟ وەڵڵا دەمێکە. دەمێکەیە؟ ئارە بەخوا دەمێک. وەستا شەریف خەڵکی کوێیە؟ خەڵکی گوڵپە. لە بنەچا ئێوە خەڵکی گوڵپن؟ بەڵێ. کەواتە بە لەهجەش هەورامین هەردووکتان؟ بەڵێ. باشە پێش خاڵۆزا پورزای. خاڵۆزا و پورزاشن؟ بەڵێ. باشە. ئەم وێنەیە کێیە؟ شەریف. وەستا شەریفە؟ وەستا شەریف. وەستا شەریف وەکو تۆ بزانی چەند ساڵ ئێوە ژنومێدی یەکتری بوو؟ وەڵڵا دەمێکە. دەمێکێ. ئەرێ بەخوا. باشە ئێوە خاڵۆزا و پورزا بوون، بەڵام وەستا شەریف لە سلێمانیە ژیا پێشتر؟ لە سلێمانیە ژیا بەڵێ. بەڵێ. لێرە چییە کرد پێشەوەی کە تۆ بێت؟ چایخانەیە بوو. نازانی لەکوێ چایخانەیە بوو پێشتر؟ لای سابونکەران. لە پێشا لەوێ بووە؟ لە سابونکەران. بە گەنجەتی کە هاتووەتە سلێمانی لە گرانی گەورەیە هاتووە وانە؟ دەمێکە هاتە من فکرم نایە هات. تۆ فکرێ نایە؟ بەڵێ. بەڵام بە سەردانە هاتەوە بۆ گوڵب بۆ لای ئێوە؟ هاتەوە بەڵێ. بەڵێ. ئەو کاتانە تۆ بینی کە هاتەوە؟ وەڵا من مناڵ بووم ئەرێ وەڵڵا. تۆ مناڵتر بووی لەو زۆر؟ بەڵێ. ئەی پێشەوەی کە بوو خوازێ هیچ خۆشەویستی هەبوو لە بەینتانە؟ نە وەڵڵا. ئەو شتانە نەبوو؟ نا ئەو وەختە ئەوە نەبوو. باشە بەڵام کە وتیان شووکە بە وەستا شەریف بەڵێ. ئەو پورزاتە؟ بەڵێ. ئەو پورزاتە پێت باش بوو؟ بەڵێ. معارەزەت نەبوو؟ خراپ نەبوو نە وەڵڵا. دەبەڵە باش. وەساخەڵ. یعنی کە تۆ وەختێک کە بینیوتە ئەو کاتانە بینیتە یەکەم جار کە بەدیێنی ئەهاتەوە بۆ گوڵب وەنیە؟ بەڵێ. دایک و باوکیشیان لەگەڵ خۆیان بوون لە سلێمانی؟ دایک و باوکی ئەو پێشەوەی کە تۆ بێنێ و لە سلێمانی بێ ئەو بەتەنیا لە سلێمانی بوو؟ هەر بەتەنیا دەستە دایک و باوکی نەبوو. بەڵێ. ئیتر تۆ کاتەژە زانی چایە چیەوە؟ بەڵێ. ئەرەوە باز چایتی بوو. بەڵێ. ئەی ئەم وێنەیە چێیە ئامینە خان؟ ئەوە کوڕەکانمە. ئەوە ژنەش تۆی وەنیە؟ بەڵێ. ئەمە لە کوێی گیراوە نازانی؟ نە وەڵڵا ئەوە نازانم. هەر لە ماڵی خۆتان تواسی؟ لە ماڵی خۆمان گیراوە. لە ماڵی خۆتان گیراوە؟ ئەمە لە ماڵی خۆمان گیراوە. بەڵێ. باشە. باسیکی ئەوەمان بۆ بکە ئامینە خان کە یەکەم جار هاتی بە بووکی لە گوڵپەوە هێنانی بۆ سلێمانی؟ بەڵێ لە گوڵپەوە لە ناوباغ بووین. لە ناوباغ. هاتین بۆ سلێمانی. کەواتە وەرز هاوین بووە؟
ئەو کاتە بەڵێ هاتن بۆ سلێمانی وەختە سیارە نەبوو ئەی بەچی هاتن سیارە نەبوو بە پێ بەخوا بۆ هەڵەبجێ شەهید بۆ هەڵەبجەی شەهید بە پێ هات ئەرێ بەخوا لە گوڵپەوە لە ناو باخەوە لە ناو لە باخ. دیارەوە بەڵێ لە باخەی بیارە لە جەرەقوور بەڵێ بەڵێ اینجا هێنانی بە بووکی بە پێ بە پێ بەڵێ بە پێ یا بە وڵاق هاتن بە پێ بەخوا بە پێ هاتن بەڵێ باشە ئیتر وەسا شەریف و خەڵکیش کۆ کردبووە لەگەڵ یا هاتن بۆ هەڵەبجە بەڵێ لە هەڵەبجە سواری سیارە بوون هەڵەبجە وەڵا بۆ هەڵەبجە منە خۆی بووی ئێستا هاتینە بۆ من دانیشتم لە گەراج تۆ دانیشە تا بچ سیارە بگرم باشە ئێستا من دانیشتم نەبزا عەقڵم پێ نێشکا مناڵ بووم دوو لە ڕۆحاضری کتی کابرا هەر دانیشتیەوە تۆ ئەوە بۆ گریە خوشکەکەم ئەوە براتە تم نەوەڵا ئەوە مێردمە پێی بۆ گری تو وەڵا تۆزانم ئەچم بۆ غەریبی نیستی بۆ غەریبی تدەقای نامەگری خوشکەکەم مەگری ئیتر کەبابی نانیشتی بۆ کڕیم ئیتر نانەکەم نەخوارد ئەستا هاتینە ئێرە دڵت تەنگ بوو ئەگریان بڵێ لەبەرەوەی کە لە گوڵ نابێ بڕۆی باوە ناکەم بۆی بەخوێ کڕی ترسی ئەوە بڵێ ترسی ئەوە هەبوو وەستا شەریف نەتوانێت تۆ بەخێ بکە وەڵا باش بوو بە ڕەحمەت بەڵام ترست هەبوو سەرەتا بەڵێ ئیتر بۆی کڕیم نانەکە حتا هاتینە هەر ناو نانەکەم فڕە یاخرێ بۆشم نەخۆر نەخوارد نەبەخۆر ئیتر هاتنە چ گەڕێکێ هاتینە مەڵکەنی هاتنە مەڵکەنی بەرادای حەمامی بەرخیەوە هاتنە ئەوێ باشە پرسیارەکە ئەوەیە تۆ بۆ یەکەمین جار وات بگەیت بێتە سلێمانی پێشتر نەدی بوو جیاوازی چی بوو لە مێشکی تووە شار قەرە باڵختر بوو لەگەڵ گوندەکەی خۆتان من حەزانیشتم بۆ هیچ کوێ نێچوو نەشت دەزانی کوێ بەخوا ئەوە چوو بۆ چاخانە بێوەی بەڕەحمە بێ لەگەڵ مردوگان منیش هەر لە ماڵە زانیشتم لەگەڵ ماڵێک دە دوازدە ماڵ بوو لە حەوشەیەکی گەورە حەوشەیەکی بەڵێ ئێتر زانیشتی وتی بە شەریفیان گوتی گوناحە تۆ ئەوتنا من هەورامی نەزانی کوردی نەزانی یعنی سۆرانی نازانی بەڵێ وتی ئەمژمە تۆ کردۆ تۆ ژوورێ ڕستە دەرگات داخەو نازان زمانی هەیە کەڕوولاڵە چییە تی وەڵا تێ هەورامی ئەزانی سۆرایی نازانی نەدەزانی ئەوتی بێ گوناحم دەگا کاکەوتی زۆر گوناحم دەگا باشە ئەو کاتە چاخانەکەی کە تۆ هاتیتە سلێمانی چاخانەکەی لە شوێنێکا بوو چاخانەکە وەڵا باقلا یا خاتە خانە سوتاو بوو لا خانە سوتاو یا لای حەمامی بەرخین بوو حەمای مفتی بوو لەوێش چاخانەی هەبوو لەوێش چاخانەی بەڵێ باشە گوزەرانی ئێوە ئەو کاتە فرۆختی چا فرۆشتنی چا کاسبی چا ئەو کاتە گوزەرانی تۆی ینی ماڵی تۆ گوزەرانی تۆی ینی بەشیەکردن ئەو پارەیە کە پەیاتانەکە قسەی خزمەکانی ڕاست دەرنەچوو بەڵێ مناڵمان نەبوو خۆم بە خۆی بەڵێ ئیتر دوای ئەوە با بڵین نۆبەرەکەی تۆ کاک بەکرد بەڵێ یان پێشتر کستان هەبوو نەوەڵا هەر بەکرد بوو کاک بەکرد نۆبەرەت بەڵێ دوای بەکرد عومەر بوو کە ئەنجا کاک عومەرە بەڵێ باشە تۆ خاوەنی 5 کوڕی خوانیان بەڵێ بێگومانم جیاوازیان ناکەیت چکە جەرێک ئەی چەند کچت هەبوو وەڵا سێ کەس یەکیان قەزا بەڵایە وێت بردەوە بوو مالیان داهۆدێن دوو کچم ماوە لە عەربەت خوا بێوەیان بەگەڵ ئێوە ئێستا ڕاتچیە بەرام بەوەی کەوا چاخانەکە زۆر بەناوبانگ بووە و خەڵکێکی زۆری هونەرمەندان و ئەدیبان لێرە دانیشن هێمەوەیە بێوەین و بێ بەقەدەر بن و خوا ڕستیان با لەگەڵ ئێوە ئێوەش بێوەین بوون بە خاتری قورعان پێت خۆشە لەسەر ڕێچکەی باوکیان ماون وەنیە چۆنت پێ خۆش نیە ئەرە وەڵا ڕۆژی پێنج فەرزە دوعایان بۆکەم هەڵێ من چڕ لیان ڕزان خوا پێغەمبەر لیان ڕزان شکۆ دڵیان عاجز نەکردوم بەخوا زوو سەر لە چاخانەکایی وەڵا کە بمێنە نییەم حەزەکەی بێ مەرکەزی ڕزق و ڕۆزیتانە و مێژووی کاسبی مێردەکەتەوە خوانێ بڕێ خوا لە کەسی نەزانێتەوە ئینشەڵڵا ئامینە خانێ مەماندوومان کردی نەمامنە بێوەی بوون بە ساقە بوون وەستا بەکرد کوڕی وەستا شەریفی چایچ ئێمە پێمان خۆشە لەبەرەوەی جەنابە کوڕە گەوری باوکتی
هەڵبەتە مێژووی ژیانی تۆ زیاتر لە براکان و خوشەکانێک گرێدراوە بە دایک و باوکتەوە زیاتر ئاگاداری و ئەوەندەی ئێمەش بزانین کە لە سەرەتای ژیانتەوە تۆ خوێندکار بوویت و لەگەڵ خوێندکاریشە شاگردی باوکرد پێم خۆشە باسێکی وەستا شەریف ماوەکی سەرەتا وەستا شەریف کابرایەک بووە خەڵکی منطقەی هەورامان گۆڕپی بووە من موادی 1947 بەڵێ طبعا من لەم مەکتەبی فێسەلیە تاستی پێشێر خوێنەوە باش دوای مەکتەب کە هاتمەوە یامەتی باوکمەیە باوکم دوو جێگا کرد بە چاکێریەوە جێگا شانی لەژێر وتیە شیرینە جێگای شانی ئێرە باش ئەوە سێمەوە تازە بوو کە چوو ئەو بەرەوە باوکم وەختی خۆی کە هات سلێمانەوە دەستەکرد بە چاکێشی چای دەرژێر بوو لەژێری ژن بێنێ و پێشەوەی ئێوە لە دایک بن من ئەوەگەی بۆ من گێڕاوە توی من کاتمە تێرە کاسبێکم چای فرۆشتام دەژێرە فرۆشتووە دەژێر چۆشۆنی بووە لە تەنەکەیەکە بۆ ژێرەوەی هەمووی خەڵوز بوو ئەچ پێڕۆژەکان دادایان لەسەری من وەکو خۆی بۆ گێڕاوەتەوە بەڕێفای بێت ئەگوو کە چای دەژێڕیم کردووە باوکی برێ مامی دووتر بەرهەم ئەو لاباد انحیصار بووە بەدووری لای خۆی کوردی بە چاشیرێ تا ماوەیەک دوایە واز لەوێ هێناوە هات لێرە ئەم ئوتێلە ئوتێل ئومەرایان پێوت وەختی خۆی ئەو شوێنی ئەو کتێبخانەی کاخالید کاک بەکرد حەزەکەم پێش ئەوە باسێکی ئەم بینایە بکەین ئەوە نی من شارەزایم لێ بێ و لەسەری خوێند بێتەوە ئەوەیە کە ئەم بینایە بە مڵکی ماڵی حاج برایم ئاغایە وانە دواتر دراوە بە یەکێک بە ناوی عەبدولئەحەد بەناوەکەیە لەوە چێ لە کریستیانەکانی سلێمانی بن لە مەسیحیەکان بن وانە ئەو بە ئیجار ئوتێلێکی تیا داناوە بە ناوی ئوتێل ئومەرا وانە یەکەم جار لە سەردەمی ئوتێل ئومەرایە ئێوە چاخانەکە لێرە بوون یانی چاخانەتان نەبوو چاخانەمان هەبوو بەڵام من نازان بۆ ئەو کابرایانە بەڵام ئێمە هات من ئەوەگە لە بیرم بێت کابراایشی لە سوێنای میرزا حسێن بۆ بەڕێحمە بێت میرزا حسێن باشی عارف و نەجات و ئەمان ئەوەشی کە من بزانم زانیاری لەسەرا بێ عەبدولئەحەد ناوەکە کە ئوتێلی ئومەرای هەبووە تا ساڵی 1949 لێرە بووە دوایی میرزا حسێن هاتووە ئیجاری ئوتێلەکەی کردووە احتیمالەوە بێ وەڵام من کەواتە جەنابی باوکە لە زمانی میرزا حسێن هاتووە لێرە بوو باش ئەوەی چۆچۆنی باش دووتە بەرهەم بەڕێحمە بێت ئەم شوێنی بۆ گرت ئەو بۆی گرت چۆن بۆی گرت یەکەم بۆی ئوتێلەکە و دووەم بۆی خۆشەوەلای حەبێزخان دانیشتن حەبێزخان کابراکی خەیات بوو سێم دوکان خۆی خۆمانەوە یا لێ دانیشتن ئەتر ئەو چای بۆ بردن ئەو شوێنەی کاخەری کە توی بینی ئەوەم گەورە نەبوو شو بوو جێگای دوو کەسی تیا بووە وەژداخەک لە ژوورەوە بوو ئەتر لێرە دەستێت بە کاسبی سەرەتا لە باڵێن لەو داڵانەیە کە قادرمەکان سەرەکە بۆ ئوتێلەکە لە پێش لە ئێستا ئەو وەژداخەی شوایە لێوە سەرەکە بۆ سەرەوە قادرمە بوو تەبەنیانش لە داڕاستە لە ناو داڵەکە کورسی دانین چۆڵ بوو ئەوە نەبوو ئەتو وردە وردە شار تەتەوەری کرد وەسفێکی ناو چاخانەکەمان بۆ کە لە سەرەتا با بڵێن جوغرافیای ئەم چاخانەیە چۆن جوغرافیا هاتو ژوور دەرگایکی گەورە بوو باش بەداخەوە ئەو دەرگایە کە ئێرە تێکش و ئەو دەرگایان برد بۆ کە لە پور هەیە لای ئینەوە بەرامبەری بەزیخانی ئێرە ئەلیانە بۆ مەتحەفەکە بردیان بۆ ئەو شوێنە باشە ئەم کە هاتە ژوورە دەرگایکی گەورە بوو ئەکرایەوە ئینجا کە هاتی ئێرە حەوشە بوو ئەم شوێنی بیرە ئەمە حەوزێکی تیا بوو لای دارتووکی تیا بوو لیاشدا ئەخەوانێت ئەمە بەسەری بەتاڵ بوو سەری شەوە هەمووی مەحاجەرە بوو ئەروانی بەسەر ئەم حەوشەیە ینی ئاوا لەسەر ئەمانە مەحاجەری ژوورەکانی ئوتێلەکە بوو مەحاجەرانی بەسەر حەوشەکە باشە ئەمە وێنەیەکی ئەو سەردەمەیە کە هێشتا ئێرە سەری نەگیرا جا ئەم وێنەیە ئەمانی چێن ئەمە بەداخۆمای
ئەمەی شاخۆ بوو نەخێ هیچ چانتۆنی کاک بەکە بەی خۆت ئەمانەمە برای نووسەر کاک عەبدولقادر سەرچاریە ئەوەشیان کاک ساڵح بێچارە جا من ئەمەوێت لێرە لەسەر کاک ساڵح بێچار قسە بکەم بەڕاستی با بڵێن ئەرشیفێکی زۆر دەوڵەمەنی هەیە وە کەسێکی ڕژد و بەخیلیش نییە هەر کەسێک بیەوێ با بڵێن وێنەی ئەرشیفی ئەوەی کە لە لای ئەو بێ بۆ هەر کارێکی هونەری بیانەوێ ئەو بێ سێودوو وێنەکانیش ئەدا ئەمە شوێنێکی تری چاخانەکەی وەنیە بەڵێ وایە ئەوانە نالاسی وڵی ئەگەر بێتە پێشەوە ئەمە وڵی بەتەواتی چاو جێنی ئەمە ئەگەر ئەوەندەی من بزانم ئەمە کاک ئازاد بابانە بەڵێ ئەمە شاعیر محەممەد عومەر عوسمانە ئەمە کاک ساڵح بێچارە ئەوە خوا لێ خۆش بوو عەبدولقادری دەباخیە ئەمەی کەشیان کاک عومەر مەرگەییە کە ئەو وێنەی گرتووە بەڵێ وایە زۆر ڕاستە وێنێکی تریشەیە هەر هی ئەو سەردەمەیە ئەم وێنێش هەر کاک ساڵحە بێچار لەگەڵ خوا لێ خۆش بوو دکتۆری هیدایەت باسێکی ئەوەمان بۆ بکە سەرەتا بۆ ئەم چایخانەیە بوو بە شوێنی هونەرمەندان و نووسەران و بوو لە خۆی وای لێ هاتن چاخانەیە وەکتی خۆی تەمەن کاک شێرکۆ زۆر ئەهاتێرە شێرکۆ بێکەس بەڕەحمەت بێ بەڵێ عەبدوڵڵا جەوهەری بەڕەحمەت بێ ئێژە هاتی ئێرە ئیتر تۆ وەکو مەسەلە من ئەوەگەری بێری بێ ئەو بوو ئەخۆل بوو کاک شێرکۆ بوو عەبدوڵڵا جەوهەر بوو مامۆستا عومەر بوو مامۆستا عومەری بەڵێ ساڵح بێچار بوو بە برای خۆم بڵێم خەڵکی تری زۆر ئەهاتی ئێرە تەمان من نەمەناسی لە وەختە بەس ئەو بەگەی کە من زۆر کاک شێرکۆ بەڕەحمەت بێ زۆر ئەهاتی ئێرە زیاد لە حەدی خۆی کە هات لەژێر خەڵمەکان دانیشت ئیتر ئێلا کەسی نەبوو دەچکە بە خوێندنەوە بە شیعر نووسین کاک عەبدوڵڵا جەوهەری ئەینەشت ئەوی نووسی ئیتر وردە بۆی ئەوانەوە خەڵک هاتی ئێرە بوو بە شوێنێکی ڕۆشن بیر ئەمە وێنەیەکی جەنابتە هیچ سەردەمی مناڵی وا بوو ئەمە ئەو کاتەیە کە ئیتر تۆ لە فەیسەڵیە بووی بەڵێ وا بوو ئەمە کاتی داخڵبوون تێ یان ئەوە کاتی داخڵبوون باشە بەڵێ ئەهاتی نزیک بوو بەرامبەرتان بوو مەکتەبی فەیسەڵیە پێسا بازاری عەسکەر ئەهاتمە دەرەوە لە مەکتەب کەسات بەلای باوکم ئەهاتی بۆ کتێبەکەم دەست بەکە بیشکرد لەگە باوکمە باشە کاک بەکەر و کاتە چابە چەنە بوو بەعانەیە بوو بەعانەیە بوو 4 فلس ئیتر کاتە ئێوە هەموو تەمەنەکانی ئەمە شەوێنەیەکی جەنابتەوە هەموو تەمەنەکانی ژیانی خۆتان خۆت و براکانێ لێرە بردتانەتە سەر وەنیە ئەو ئولفەتە وای لێکردن کە دوای مردنی بەڕەحمەت بێ کاک شەریف ئێوە بەردەوامی بەم شوێنە بن وەنیە ئەرێوەڵاوتان بە شوێنی ون نەبێت ئاسێکی ئەم وێنەیە ماوە ئەوە تەمخانەی فێسەڵیە باش ئەوەی مامۆستا جەلالە و مامۆستا جەلال عینەشەوەی ئەولاوە ئەوە مامۆستا فۆهینە فۆزیە حەمە کاکەیە باشە ئەوش تەلەبانش مەسئولیتیان بەداخەوە لە نەماوە مەسئولیتیان لە ئەوروپان کەواتە ئەوەی با بڵێن ئەم سەهمەی پێوەیە ئەمە جەنابەتی بەڵێ بەڵێ لێرا پۆلی چەندە پۆلی 6 لێرا لە پۆلی 6 ئیتر بۆ ئێوە ئاسانتر بوو کە هاتنەوە یەکسەر لێرە نان و ماستا و شتی واشتانە خوارد بەڵێ وا بوو باسێکی پەیوەندی خۆتمان بۆ بکە لەگەڵ باوکی پەیوەندیم لەگەڵ باوکم زۆر باش بوو یعنی من لە ژیانما قەت بێدڵی باوکم ناکرد یعنی من جاری وا هەبوو کە تەعزیەکە شتێکە بوو من جارێکشان ئەچوم بۆ مەکتەب وتم باوکە چوم بۆ مەکتەب وتی بەڕۆ وتم بۆ وتی نازوو کابرایەک لە جوولەکە ئەمری خۆی کردبوو باش لەگەر ڕەشەی کەری بەهێر و حای دەوشی قەسە بەڕەحمەت بن هەمیان وتی مەڕۆ بۆ دەوام لەگەر حاجێویشوانە دەروێژەوان بۆ بۆستەخدا وتم بیشەیە باوکە وتی تۆ یاناسی ڕۆڵە بە پێ دێرە چوو بۆ جوولەکان من دێرە مام نەچوو مەکتەب چوو بۆستەخبران تۆ هەر لێرە مایتۆ نەچوو مەکتەب یعنی ئێوە بار سوکیتان بۆ ژیانی باوکی کرد وانە بەڵێ کاک بەکرد ئایا بەشی ئەوە ژیان گەنجایەتیتان نەبینیوە سەیرانتان نەکردووە
يعني ما بس هەر لە ناو چاخانەکە لا سەیرانمان کردووە ینی بێڵی خۆمان نەکردووە باشە من چەند وێنەیەکی جەنابتم لایە بەڵێ ئەگەر باسێکی ئەم وێنەیەمان بکە ئەمە ئەوە وێنەی برایەکی سەلاحی حەیس عەبانیە ئارازە ئەوە وەختی خۆی هاتنەوە ئیتر کوڕیشانە بوو ناسییان بوو لە خەڵکی بەغا بوو کە باتان بووە لەگەڵاشی بۆ سێران بۆ خۆمان بەڵێ ینی بەشی سێران و ئەوانەش بەڵێ هەمامە بەڵێ ئەو کاتە ماڵتان لەکوێ بوو کاک ئەوتە ماڵمان لە حاجی خان بوو لە حاجی خان بەرامبەری حەمامی بەرخی هەر ئەو خانووە بوو کە یەکەم جاریش با بڵێن بڵێن دایکی گواسراوەتەوە بۆ ئەو خان ئیتر تا ساڵی چەند لێ ئامانەوە هەتا ساڵی هەشتا لێ ماینەوە تا ساڵی هەشتا بەڵێ ئەی ئەم وێنەی چێ ئەوە سەلاحی تۆفە دەڵالی پێڵاس تۆفە دەڵات بەجا خۆساوە جەڵدلیاوە ئەوە شاخۆم ئەوە ئەو وەختەیە کە دەستمەدین مەلایە برد بۆ ئەزمەڵ ساڵی هەفتا وەسێتی خۆی بەڵێ پێشتر وەفاتی کرد بەڵام لە دوای ئازاری هەفتا وەسێتەکەیان ئەوە لەسەر ئەزمە گیراوە بەڵێ ئەو کاتەیە بەڵێ وێنە زۆرن وێنەکانیش زۆر جوانن ئەمە وێنەیەکی چایخانەکەیە ئەگەر هاوکارانم ئەم وێنەیە بێنە پێشەوانەیە ئەمە وێنی ئەو کاتەیە کە چایخانەکە هێشتا سەری نەگیراوە مختارەکانی لێ دانیشتووە جەلالە هیوایە لەگەڵ جەمالی بەرام ئەوە جا ئەم وێنەیە بە بیرەوەری منیش هەروە بوو ئێرە مەڵبندێ بوو بۆ مختارەکان ئەو مختارانە کەی هادووە چ کاریگەریەکی لەسەر چاخانەکە بوو یانی چاخانەکە زیاتر بڵێ گەشەی کرد پێشکەوت بۆ ئەو مختارەکان حکومەت ڕژێگەنانی ڕژێمێنانی بە زۆرە ملی چیان بێبشنە ئێوە ئەوێ ئێمە شتمان لەو چاخانەی هەیە ئەو چاخانەی هەموو حیزبەکانی جارە ئەوە ئێمەمانەیە مەجموعەی خەڵک کەش بکەین یعنی ئەمە گۆرێ بوو بۆ کوردایەتی با بڵێن شوێنێ بوو بۆ گۆڕینەوەی بیر و بڕای سیاسی و ئەوانە ئیتر بە ناچاری مختارەکانی هێنایە ئێرە بە زۆرە خوان سەیتەرە بکەمە سەری بەڵێ هاتن بەیان کە هاتن مخابراتی وایە بوو یعنی دێگەشی پێش مختارەکان لێ دانیشتن پلان چیە نایە هیچ شتێکی یادگارێکی ئەو سەردەمت بیرە کە ئەوان هاتبن بۆ بڵێن شتێکی تاقەوما بێ لێرە یادگارێک شەو لەبیرە کە من هیوای برام وەختی خۆی لە دەرەوە بوو بەڵێ پێشمەرگە بوو کاکی پێشمەرگە بوو سێ چوار جار هاتن بۆ یێنە هەواڵی وانە ئەمە وێنەیەکی پێشمەرگایەتی کاکی وایە کامیان کاکی وایە پێم وابێ ئەمایان کاکی وانە ئەمان کاکی وایە دووەم ئالێرەوە بەڵێ چاویشێ تۆزە کەس بووە پیری خەریکە زەفەرێ بۆیە باشە ئێجا هاتن هەتا بۆ تەنانەت سێ چوار جار تەمەنتەقیە لیان کابراایەکی تیا بوو خەڵکی خانەخین بوو باشە نایەفتابەت بوو باشە چی کاک بکە من یەک قسە پێڵم وتی ئەوەی کە خەبەرەکەی لیاون لەم شاخانە دانیشێت باشە ئەگاتەنە خۆتان بێ ئەخیشت دوای عومەریان برد عومەری عومەریان برد بۆ ئەمن بۆ منوسێک و پاڵ حسابی تەواوی وڵات کاتینەوەتر لامبا لێ شەر نابوو ئاوتی ئێمە هیوان ناناسی یا برامانەیە خۆی چۆ لە دەرەوە باشێ بەسەر ئێمە ئێمە خۆمان لە شارەکە ڕۆژگارێکی سەخت بوو بەڕاستی زۆری ئێوە هونەرمەندان و نووسەران و سیاسەت مەدارانێکی زۆر هاتوونەتە ئێرە بێژگەلەوە خەڵکی و کەسایەتی تری زۆری شاتووە ئەم وێنەیە بەسێکی ئەم وێنەیەمە ئەمە کوڕی کابراایەکە حەمیناوە کاکە حەمیناوە بەڵێ ئەمە کە بێتی ئێرە پێش بەجوژۆخە هاوڵەکە لە قابلەکە خاوڵە بەکە چامبەریە ئەگەر شاکەی نییە ئەمێ تو ڕابێ شاکە لە بەدری توە وێڵەکەی خواتەوە باشە من تێبینی ئەوم کردووە لەم چاخانەیە هەندێک وێنەی کاڵفامەکان هەڵواسرا بوو بەڵام ئێستا بەداخەوە ئەو وێنەیە نەماوە تابلۆیە بوو وێنەی هەندێک لە کاڵفامەکانی سلێمانی تیا بوو وێنی چێ بوون ئەوانە کە لێرە هەمووی تیا باشە کاک بکرد ئەمە وەکو نوکتەیە حەزەکەم بینەرانش وێنەکان هەمووی لە ناو چوارگۆشە دانرابوون یەکێک لە چوارگۆشەکان لێ نووسرا بوو گیراوە ئەو بۆ کێ گیراوە بۆ من بوو هەر بۆ نوکتە خۆت لێ نووسیوە گیراوە باشە ئەم وێنەیە ئەوە لە بەردەمی ماڵی خۆمانە گیراوە ئەمەی لای حەمامی بەرخی لای حەمامی بەرخی و دوای حوسێن مام عەلیە بەڵێ باشە ئیتر ئالەم کاتا تۆ ژنی هێنا بوو
نخير ژنێ نهێنا ژنم لێنا باشە باسیکی ئەوەمان بۆ کە ژنی هێنا چۆن مفاتەحەی باوک دێکرد بڵێ ژنم بۆ بێن والله وقتا طبعا من پێشوەگە بووم بە دەرەوە کە هاتمەوە باوکم ژنی بۆ هێنام هەر یەکسەر لە هەرخۆی وتی یەکسەر ژنێ تۆ داوا نەکرد ناخۆم داوام نەکرد باشە شیشی برا ئامۆزام هەیە بەڵێ حەزەکەم بۆ بێنم باشە ینی ئامۆزای خۆتی بۆ هێنێ ئەوش هەر لە گوڵپەوە هەویش لە گوڵپەوە ینی ئێوە کەستان لە براکانتان لە شوێنی کە ژنتان نەخواستوە هەر لە گوڵپەوە ناخواستومانە تێکەوتووە شارەکانی بەڵێ باشە ئەمە ژوێنەیەکی ترە هەرینی ئەوە ئوسڵای مام عەلیە منم ئەوە شێرزادی حەمە عەلیە فەلیە باشە ئەمە شەر بەرماڵی خۆتانە بەڵێ ماڵی خۆڵانە وێنە زۆرن وێنەی زۆر جوانیش هەیە بەڕەحمەت بێ هونەرمەندی خوالی خۆش کاکە حەمەی نێرگز زۆر لەگەر کاکا پەیوەنجاف ئەویش هەر لە چاخانەکە گیراوە زۆر کەس دانیشت بەڵام تۆ ئەوەی کە لە زاکیرەی تۆایە کە زۆر دانیشتە بێ زۆر مێژووی کۆنی هەبێ لێرە بێزگە لە مامۆستا شێرکۆ و بەڕەحمەت بن لەگەڵ عەبدوڵڵا جەوهەروانە ناوی تر چێن لەو دیارانی کە زۆر لێرە دانیشتون یان تەمەنیان درێژ بە تا ئێستا لە چاخانەیان گەست زۆر هەیە یەنە ئێرە وەکو چێ خۆیان نازانناوەکانیان نازانینەوە بەڵام زۆر ئێرە زۆر بە تایبەتی تۆ لە ڕۆژانی جومعانە لە ڕۆژانی جومعانە خەڵک زیاتری ئەم وێنەیەکێ ئەوە هیوای برامەوە کاکە هیوای کاکە هیوا دوای کاک عومەرە سێم براتانە بەکر عومەر پەروین هیوا اینجا ئەوانیتر باش تۆ برا گەورەی جێنشینی باوکی تۆ هەزار ساڵی کام لە براکانێ وەلو من نامێ بەڕاستی بتانم بەشەر بەڵام کام لە براکانێ لە هەمویانە چست و چالاکترە و زیاتر بەدڵێ بۆ لەم چاخانەیە کارە هەمویان لەخوا بەزای باش ناتوانانی سنوورداریکەی بڵێ یەکیان لەوانی کە باشترە ئەگەر خراپ بوو نامووی فڵاکەسە خراپە باشە ئەی تۆ کا عومەر کامتان چالاکە وەڵام من چالاکترێکم تۆ چالاکتری باشە بەیانیان کێز بوو چاخانەکە خۆم زوویم خۆ زوویێ جەلال سەعات حەوت و چارە گەڕوات خۆم ێرم ئەگەر عومەر داوامی نەبێت عومەریش چارە چێنی ساعت دوای من نجایەت ئەنجایە بەڵام سەرەتا یا سفتاح یا ڕزاقەکە تۆ یکەیتەوە جەلالی کاتەوە ئیجا بڕێکەمەوە کاک جەلال لە پێشە موتان باسی چی ئەم وێنەیە مامۆ ئەم وێنەیە و بەردەمی دوگاگە عوسڵیان مام عەلیە ئەو منم عوسڵای مام عەلیە باش عوسمانی مام عەلیە زۆر دووبارە بێت تۆ لەوێنێتەوە ئەو ناوڕێتە ئەوە دراوسێمان بوو ئەمان کەشی بۆ لای باشە باسیکی ئەم وێنەیە ئەم وێنەیە ئەوە پشتی خۆمانە جەوازەکە بازاری جەوازەکە مزگەوتی مفتی بێڵێن ئەو کاتە مزگەوتی مفتیوە بەڵێ ئەو مزگەوتی مفتیە مزگەوتی بوو هیچ عیبی نەبوو عیبی نەبوو باش ئێتر ئەمە لا موحسینە لەخۆوە چوو هایرزیش یا بۆ قابوتی مزگەوتەکە یعنی ئێستا مزگەوتەکە نەماوە کە ناوی مزگەوتی مفتی بوو هەر لە پشتی خۆتانە ئێستا بازاری جەوازەکە بەڵێ وایە باشە کاک بەکە ئەتوانین ئێستا بچین بەیەکەوە ئەو شوێنەمان پیشان بیتەوە باش فەرموو سەبا ڕسمەکەش بینین ڕسمەکە فەرموو ئەمە نووری نەظەمی بوو دوکانی مزەمید تەگایەکە بوتێلەکە لێوەشی بۆ سەرەوە ئەچووە بۆ سەر وتێلەکە بەداخراوە ئێستا ئاوا بە شێوێشکە دیزاین کراوە ئەمە شوێنی مزگەوتەکە بوو ئەو مزگەوتەکە بوو ئێستا بۆ بەم دوکان و بازار باشە ئەم ڕسمە ئەم وێنەیە وێنەیەکە یادگاری توی تایە وێنەیەکە لە مزگەوتی مفتیا گیراوە ئێستا شوێنەکە ئێرەیە بەڵێ وایە پێم بڵێ ئەمەی چوا بوو ئەمە ئەیرا نابوو تەبا بچینەوە ئەمە مەشوی دۆشکردنێکی جەماعەت کرد ئەدێشە ئەو وێنەیە ئەمە لیانە تاقی بوو یعنی ئەم تاقانی کە لێرایە ئەمانە
ئەم دیوارە کام دیواری ئێرایە ئەم دیواری ئێرانایەوە ئەو بەرە بەڵێ ئەی دەبێ ئەوە توارزەکان بوو دەرگاکەی تیشی ئەلیەوە بوو دگاکەی کەوتە ئێوە ئەچوو ئێوە ئەوە ئەچوو بۆ ئەو گەڕەکەی ئەو دیوە کەی ڕوخانیان کاک بکرد ساڵی والله بيغزر دو حفتة أو إنه مجموعية مجموعة تغذية كردوا أبيان بو تغذية كردوا أنا تغذية كردوا كإتر شروج البسية بلا باش كاتب شنو بتاخانة فلو وسا عمري وسا شريفي شايش دوم كوري باوكي كعمر هسه كم صندوقي نهيني كان ذات اللي توبي وانيا ابي وابي بيشترك كاك بكر مان دوان او ايوم من شعل اكثر توليتي لو انا متشارك ترمم لو انا باشا بنامي الشرطان بو بنيمو والله صحيح ما منه والله هل دام عندون لم شاك خانيا اما بدريجي لقال جنابي دايكر سماكر پەیوەندی لەگەڵ وەستا شەریف ئەو جێگانی کە پێشتر بینیونی لە چاخانەکانی ترا بەڵام ئێمە ئەمانوێ تۆ هەندێک گریترمان بۆ بکەیتەوە بەڵام لە وێنەکان تۆ دەست پێەکەیت ئەو کەرەستەی لە بەردەستایە بۆ ئەم بەرنامەیە وێنێ حەزەکەم پێمان بڵێ ئەمە لێرا چەند ساڵی والله 6 ساڵی باشە بۆ 6 ساڵی ئەو کاتە ئەوەندە گەورەترە لە 6 ساڵی ئێستا هۆکەی چییە؟ باشە لەم کاتەوە لەم تەمەنەوە تۆ یارمەتی باوکتدایە تا چەندێکن کاکەمان من تا 3 سانەیم خوێن 3 سانە لە سێ وازم لێ هێنا ینی سێ تەواو نەکرد سێم تەواو نەکرد لەبەر ظروفی باوکم چونکە تاقیتەنیا خۆی بووە تاقیتەنیا خۆی نەبوو کاک بەکریش لەگەڵ ئەزان بەتر شاگریشمانەوە بەڵام بە زەلامی ناکە خۆشی هەیلاک بوو تەمەنیژ بوو تێمەش لەبەر مەکتەب وازم لە مەکتەب وازی لە مەکتەب باشە 67 وازم هێنا ساڵی 67 ساڵی 67 ئێوە هەر لێرەیە بوو بەڵام بەم شکڵی ئێستانە بوو توان مختارەکانی تیا بووە ئوتێل بۆ سەرەوە ئوتێل بووە لێرە حەوزی ئاوی لێ بووە درەختی لێ بووە وەنیە کاک عارف و حرفی میرزا حسین و نەژات و ئەمانە هەموو لێرە مختاری گەڕەکان بوون نا ساعتێ لەگە بوو لە ئوتێلەکە مختارەکانی هەموو گەڕەکەکان لێرە بوون هەموو لێرە بوون بە ئام مختارەکان هەموو لێرە بوون هەمووی هیچ کەسێ هات بوو ئیشە مختارەکان لێرە ئیشان عەریزەنووسی تا و مختاری تا بوو سەرەتا لە چی ئیبتیداییە بووی تۆ کاک عومەر من لە مەکتەبی فەیسەڵە خوێنەوە تا دوی ئیبتیدایی لە مەکتەبی فەیسەڵێ بووم ئەمە کوێیە ئەوە مەکتەبی لە پێش سزنەوە مەکتەبی شتیا بوو پێشکەوتن دەم خۆشە پێشکەوتن هەر فەیسەڵیەیە ئەخیرەکەیان لێرە بووە بە پێشکەوتن چوە ئەو بینایی پشتی ئێستای باخی دایک مەکتەبە کە تێک درا شوێنی ئێستای بەشی پشتەوەی باخی دایک باشە باسی ئەومان کرد کە چایخانەکە بێجگەلەوەی کە چایخانە بۆ وردە گەشەی کردووە و حەزەکەم پێم بڵێ ئەو کەسانی کە زۆر سەردانی ئێرەیانە کرد و بۆچی ئێرە بوو بۆ مەڵبەندە هۆکەی چییە؟ جەم بۆی ئەڵم سندوقی نهێنەکان تۆی بۆی زیاتر تۆ ئەو گریانەمان بۆ بکەیتەوە شاخانەکە طبعا ئەو وەختە لە زمانی باوک ماڵی تو لە سەرەتاوە ئەو هەموو ئاوتوشێ ئاریان کردووە بەڵام بە زۆری مەسەر مامۆستا عومەر بووە عەبدوڵڵا جەوهەر بووە عومەر بەرزنجی ئازاد عەبدوڵواحید ڕەوف بێگەد ڕەوف حەسەن مامۆستا عەلی کەریم ئێستا شێوەکارە ئەمانە بە ئام دایمە ئامۆژێریان کردو کاک شێرکۆ شێرکە بێگەز بە ئام ئامۆژێریان کە لە دەوام هاتنەوە هاتە شاخانەکە شوێنێکی تایبەتی هەبوو بۆ ئەوانە کە لێدا بنیشتن ئەو ژوورە بە ئام پلیکانەکانی پلیکانە بووی سەرەکەوتی کە تەمان هەر ئەوێمانەوە ئێمە باشە ئەم مەتەخێم و مختارەکانی تیا بوو باشە لێ شامانی نەبوو مختارەکان و مانگی ئیتر بۆ ئەو ژوورە تایبەتش کەسانی ڕۆشنبیر و ڕۆشنبیرەکان بەڵێ هەموو یعنی خاص و عام هەبوو هەموو لەوێ دانیشتن هاتنەوە لەوێ خاستەکان لێ دانیشتن VIPەکان لێ باشە وێنە زۆرن بەڵام من حەزەکەم ئالەم وێنەوە دەست پێ بکەین ئەم وێنە چییە؟ ئەوە بەردەگی لای مزگەوتی گەورەیە بەردە مزگەوتی گەورەوە ئەوەیشان ئەویان خۆم ئەویشان جەمیل لێ کوڕێکی برادەرمە ئەوی دواشانە باقسە ئەوی دواشانە
عادلی خاڵمە برای ڕێبوارە ڕێبواری هونەرمەند ئەوەی لا عەمودەکەەوە محەممەد ساڵح باشە باسێکی ئەوەمان بۆ بکە بۆچی ئەم چایخانەیە نابێ بە شوێنی هاتنی ژن یعنی ژن بۆ کەم سەردانی هێراکەن هۆکەی چیە؟ وڵی خۆیان نانێزە بەعام خۆی لە هەموو شوێنێک ژن ئەچێتە چاخانەکان بەڵام ژنی لای ئێمە لە ڕووی نایبێتە ژوورەوە نەبوو لە هەموو شوێن بەڵام لە ساڵانی ساڵانەکان باشتێکە ئێستا باشترە با ئێستا هەنێ کافتریاش کراوەتەوە ژنان کشە ئافرەتان ڕووتیەکەن بەڵام بۆشی نێنێ ئێرە ئەمە ژوێنەیە کە لەو وێنانی کە یەکێک لە میوانە بەڕێزەکانی شاری سلێمانی هونەرمەند بێژنی کامگار و هاوسەرەکەیەتی کە هاتوون بۆ ئێرە ئەژنەبەکانیش خۆ زۆر لە ئەژنەبەکان کەێنەوە چاخانەکە دانیشن کەسانی دەرەوەی وڵاتی ژێر وەکو کێ هاتوۆتە ئێرە مەسەلا ئافرەتانی میوانی تر مەسەر ئەدۆنی زاتووە شاعری گەوری ئەدۆنی زاتووە پێم زۆر لە عەرەبەکانی هەدووە لە ئەدۆنیس شعرێکی تایبەتی شعریسیوە لەسەر شعب لە سجلێکوانەیە ئەوە بڵاوە دوایی نەسەر سجلەکە بەڵێ باشە ڕستیشمان لەگەڵا گوت بێجگەلەوە کاک عومەر من ئەمەوێ باسێکی ئەوەم بۆ بکەیت کە ئەو گەڕیدە و ئەو کەسانی کە یەنە ئێرە زۆر جاروان ڕێکەوتووە راپۆرت لە با بڵێن گۆڤارەکانی خۆیان لە دەرەوە لەسەر ئەم چاخانەیە چونکە ئەم وێنانە سەلماندنی ئەو ڕاستەیە کە هەندێک جار با بڵێن کە هاتوون بۆ چاخانەکە دوای راپۆرتی ڕۆژنامەوانیان لەسەر بڵاو کردێتەوە ئەوە سویدەکان شانۆگەریشان کرد لێرە شانۆگەری بوو لێرە کردیان ئێمەش ڕێمان پیان و بۆ حتا لێرە زۆر ششی جوانیان کرد کردیان بە وەڵام گۆڤاریشان دەرکرد گۆڤارەکە بۆ خۆی پارچە پارچە بۆ ژنە گۆڤار بۆ ئەوە پارچە پارچە بۆیان ناردێنێ ئێمە ینی بۆیان نارد بەڵێ ئەوە ڕۆژنامەنووسەکان ئەوە ئەمە وێنێکی چاخانەکەیە ئەو ڕۆژنامەوانە وێنێکی خۆی تیاگرتووە بەڵێ ئەمە ئەوە شەر مەجموعەیە لە سویدەکان هەموو بە عام کە سینەکان تەواو کرد شارازەکە ڕسمیان هەموو یەکەوە کرد هەندێک لە هونەرمەند و ژنەکانی خۆشمانی تایە وەکو باڵێن هونەرمەند حەمعەلی خان و کاکە دێرین کە یەکێکە لەو نیگارکێشانی لێرە ئەنجا ئەو میوانانی کە هێنە ئێرە یعنی با بڵێن ئەو کەسانی کە هەمیشە ئامشۆی ئەم چاخانەیەکەن کە خۆشمێکێکم لەوانە هەندێک شوێن هەیە لە سلێمانیە تایبەتمەندێتی نامێنێ بۆ وەستا شەریف یا بۆ کوڕەکانی ینی مەبەستم ئەوەیە ئەم چایخانەیە ئێمە هەمومان بە مڵکی خۆمانی هەزانێ مەسەلەن بۆ نمونە تیاتی 40 ساڵ 45 ساڵ 50 ساڵە ئامشۆی ئەم چایخانەیەکە وەنیە؟ ئەو پەیوەندیە چۆن ئەبینی لە بینی تۆ ئەو مشتریە کۆنانە کە هەمیشە سەردانی ئێراکەن چاخانی شعب کەوتە شعب بە هەمووی بە عام ئەگرێتەوە شعب جیا لە شاخانەکانی تر مەسەرە ئێمە لەگەڵ مشتریەکانە هەموو بە عام تێکەڵیمانەیە مەسەرە ئەم وێنانە کەعلی شعب جیایە ئەم وێنانە بۆی چییە نامرا شعب بەهۆی ئوتێلەکە شاخانی شعب خۆی وتێلەکە خۆی وەختی سەرەتا ئەومەرا بووە کردیان فندق شعب باشە فندق شعب ئێمەش هەر لە شعبەکە نەمانگۆڕی هەر لە شاخانی شعب ئەومان کردو ئەمە وێنەیە کە بە پەرەموچی یەکێک لە هونەرمەندەکان کراوە ئەوە بەدەست کراوە وەختی خۆی ئاوا بۆ چاخانەکە ئاوا وێنەیەکی تیا دروست کردو ئەم وێنەیە ئەوە بەلای سەر و سەراوەیە وەختی بە فلبارینە ساڵی 50 لە بەردەمی چاخانەکە گیراوە باش ئەم وێنەیە شوێ ئەوە لای مزگەوتی گەورەوەیە من ئەوە من مەویشان ئازادی جگەرە و دوانەکەی شار برادەرمان باش من پرسیارم زۆرە هەڵبەتە بەڵام بە کەمێک لە چاخانەکە دوورکەوینەوە ئەم ژنە کێ وێنە لەگەڵات ئەوە خێزانە باسێکی ئەم پەیوەندیەمان بۆ بکە چۆن هێنات خەڵکی کوێیە چۆن بوو بەنسی خۆشەویستیتان کردووە پێشڕیش خۆشەویستیمان نەبوو کەچەکە بینی خۆماڵە خەزورانە لێرێنین ساڵ 83 بڵێ کێ ئەم نەرمین کچی مەلا عەبدوڵایە خەڵکی گوڵپاخوا ئەویش هەر خەڵکی گوڵپا بەڵێ باشە کەواتە تۆش و کاکە عومەر و باوکیشە هەر لە گوڵپەوە ئەمە ژوێنەیەکی ترە ئەو وێنەیە ساڵی 1983 نەرمی خان خوا بۆ بێڵێ خاوەنی چەند ماڵە؟
5 مناڵ کاک بەکر خاوەنی چەند مناڵە 6 ئێستا ئەمەوێ باسێکی ئەوەم بۆ بکەی کە ئایا ئێستا ئێوە ئەو ئاڵایی باوکتان هەر بە پیرۆزی ڕاگرتووە بە هیوان کوڕەکانی تریشتان وەکو لە راپۆرتەکە باسی ئەوەمان کرد کە فەرموود هەتاوەکو چاخانی شەعب بمێنێ ئێمەش لە خزمەتی خەڵکاری کوڕەکانی خۆشتان وا ڕاهێناوە کە بەردەوام بن لەم چاخانەیە وەڵایەتەوە خوانت ئێمە چیە لە دوای ئێمە ئەوان توان ئەو ئیشە بکەن باش یەکێک لە براکانی جەنابێت بوو بە پێشمەرگە کاکیوە باسیجی گوزەرانی خۆتانمان بۆ بکە ئێوە و براکان ئەو کاتەکە کورتان پێشمەرگە وەزم مازدۆ خراپ بۆی هیواوە وەز مازدۆ خراپ چکە مختارەکان زۆر هاتنە سەرمان و یانیان کردوون نە ڕۆژێ دوان ئەشیان ناسین ڕۆژانە لە بەردەستانە بوو خۆشیانمان ناسین بەڵام خۆشیان خەبەریان لێن کەوتیان ئەم وێنەیە وێنەی سەردەمی پێشمەرگەیەتی کاکیوا ئەبێتە سێم برای ئێوە ئەمەش هەر وێنەیەکی تری پێشمەرگایەتیە لەگەڵ کاک دلاوەر بەڵێ پێم وابێ کاک دلاوەر ئێستا شەر ئاموشەی چاخانە کاکە ئەندامێکی چاخانە کەواتە ئێوە ئەو تەسمیەتان هەیە بۆ خەڵک ناوتان ناون ئەندامی چاخانەکەەوە نیە یعنی حسابی مشتری نەماوە بۆ بە ئەندام هەموو هی خۆیانی کە هات مستەمر لێ شاخانەکانی تۆ ئەندامی شاخانەکەەوە بەڵێ ڕاستەفەوی ئەم وێنەیە ئەوە مامۆستا عومەر بەرزنجیە بەڵێ ئەوەش کاک زانیارە زانیاری سەداخەرگەی بەڵێ ڕاستەفەرمی ئەمەشیان وێنەی جەنابتە وێنە زۆرن حەزەکەم وڵا لەسەر ئەو ئەندامانی کە ناون ئەندام ئەمە ژوێنەیەکی تری خاتوونەکەی هونەرمەندی گەورە بێژنی کامگارە ئێوەش وابزانم زۆرتان پێخۆشەکە با بڵین ڕەگەزی مێ بێتە چاخانەکەەوە بۆ ئەو جیاوازیە نەمێنێ بەڕاستی شوێنێکە بۆ حەوانەوە نا هەر پێمان خۆشە بە ئەوانیش بێنە چاخانەکە و کابرا لە ئافرەتی لە چاخە لە دارەیە توانێ و لەگەم مێ دەکاتە بازار با سەدانی چاخانەکەش پێیان خێجێکە زۆر هەر کافتریا کراوەتەوە ئافرەتان ڕووی تێکەن شعبیش شوێنانە بۆچی ژن و پیاو لەو بۆنەوە ئاهەنگەکانی ترا تێکەڵن بۆ لە چاخانەیە تێکەڵ بن ئەم وێنەیە وێنەی هونەرمەند جەلی زەنگانەیە من و ماوە ئەوش دکتۆر فقی ئەحمەد وڵایی من بە خزمەتی نەگەیشتون بەڵێ کاک جەلیلیش زۆر جاریەتە ئێرەوە زۆر جار لێرە من ئەوەندەی ئاگادارم مشتۆ مڕی پرۆژەی تازە و هونەری تازە و ئەوانە بێ ئەمە بوو لێرە ئاوا دەسەخستۆتە کەلەکە چیە ئەوە ڕۆژێ لە دایرە گەڕامەوە لە مەعرەزیان کردبوو لە لای حەدیقەی شەعبان میسێ ڕسمەکان نەمە کرد لە پرێکا ڕسمیان گرتم بوانێ نامەوە باش کامەر باسێکی ئەوەم بۆ بکە هۆی چییە کە ئێوە ساڵانە لە نەورۆزە بارگە و بنەی چاخانەکەتان پێچنەوە و داخلی ئەو کەرنەڤاڵە گەورەیەتانەکەن هەموو ساڵێک کە شوێنێکە نەورۆز دێتە پێشەوانێ پێماڵنی وەرن ئەو شوێنێکیان بۆ شوێنەکان بۆکەن بۆ ئەوێ بەڵام کە ئەچی زۆر هیلاکی ژەبی بەڕاستی هیلاکی ژەبی ئەوەیشی کە لێرە دەستانەکە لێش دەستان ناکەوە بۆ هەر خۆ ئیشەکەکەن لێ خۆ پارە نایکەنێمە هەروە وەکو بەشداریە خۆ بەخشە وەکو بەشداریە هەر چۆن ئەو خەڵکە بەڵام ئەرکێکی شە لەسەر شانتانە بێت جێبەجێکە ئەبێ جێبەجێن کە پێمانە مەحافظ پێمانە مەجبورە بچین بەڵام بۆ ئێمە زەحمەت دەتوەسێ باش ئەم کتێبە ناوی کەشکۆڵی شەعب کتێبێکە باسێکی ئەم کتێبەمان بۆکە ئەم کتێبە چێ لێرە وڵا ئەوە خۆ بیرۆکی خۆمان بوو لەگە مامۆستا عومەر بەرزنیە داماننا لەگەڵ مامۆستا عومەری مارە بەرزنی باشە ئەوە تر هەموو ئەدیبەکانی تایە بەڵێ ئەدیب و شاعیر و هونەرمەند و ئەوە هەموو یەکێک کە ئاموشەی ئەم چاخانەی کردبێ ئەوەی دەستان پێڕاگەشت بێ ئەمە خەتی کاکشەرکەوە شاعیری گەورە خوا لێ خۆش بوو بە ئیمزای خۆی شتێکی جوانی لەسەر نووسیوە لە کۆتاییە ئەڵێ چاخانەی شەعب جێگەی خۆشەویستان جێگەی یادگارە جوانەکان تەمەند درێژی بۆ خاوەن چاخانە و دۆستەکانی و هەر بژن درود بۆ گیانی پاکی کەسانی زۆر مەریوان وریاقانە محەممەد کەساس عەتا قەرەداخی ئەحمەد سەلام عەبدولقادر سەعید سەچناری ڕەئوف حەسەن
هونەرمەند ئازاد جەلال، تار ساڵح سعید، یعنی من زیاتر لەوانەیە لە بڵێم 300-400 ئیمزا هەریەکەیان یادگاری خۆیان لەگەڵ ئەم چاخانەیە حتا ئەو ژنەبیانەش کێن مەسەلا نووسەرن یا یعنی چاخانەکە ئەیان نەبێ شتێکی تیا بنووسن سەردان کە سەردانیان بۆ ئەەکەم و بەردەوام ئێستا عینیشتەبانە باشە سەر چاوەی ئەو بیرۆکەیە لە چۆ سەری هەڵا کە ئێوە وێنەیەکی زۆر لەم چاخانەیە هەڵواسن شاخانەی شعب خۆشت نیە تۆ کۆتە شاخانە بەڵام ئەوە کۆت کە دانیشی یەکچی شعبەوەنە و وێنەکان سەرنجڕاکێشن شوێنانە دوای من شاخانەیە شاخانەیە چالاشی تیاکەن هونەر لە حتا لەگەڵ میدیایە بەرنامەمانەیەکە هونەرمەند عەدنان کەریم چاش چالشیمان تیا کردو خۆمان بەرنامەشمانەیە ئینشاڵڵا لەمە لە هەر بۆی ئەم ئاژا و فەرتەنە و ئینشاڵڵا ئەم ژنامێنەیە هێزەکانی پێشمەرگە بەسەرکەوتووی وڵات ئەبەنەوە کەناری ئارامی بەڵێ مەبەستم فکری ئەو وێنانە بوو یەکەم جار چۆن ئەم وێنانە هەڵواسرا زۆر خۆم ئینم کردو زۆری خۆت داوات کرد داوام کردو خۆشم زۆریان گەورم کردو و کنەوە چوارچێوە ئەوانەی کە وەفاتیشیان کردو زۆری خۆیان هێناوێنە هونەرمەند و ئەدیب و شاعیرەکان زۆری خۆم گەورم کردو بەشی زۆری خۆمەش ئەمە شەروێنەیەکی تری چاخانەکەیە کە جەنابێ کاک بەکرەڵێ من یەکەم کەس لە دوای جەلالی ئیبراهیمیان بۆ ئێرە وەنیە بەیانیان وایە ئەو لە پێشایەت جەلال لە پێشای وابدەم کاک بەکر دوای ئەوی کاک بەکر لە پێشایەت سفتاح و ڕەزاقەکە یا کاک جەلال هەردووشیان بێکەوە بەڵێ ئیتر هەمووتان بە دڵسۆزی ئەم چاخانەیە بەڕێوە مشت و ماڵیەکەن لە شوێنی نوقسانی هەبێ وێنەیە هەڵەواسن ئەمە شوێنەیەکی ترا وێنەیەکی زۆر هونەریە کاک یوسفە بەڵێ لەگەڵ جەناب تا بەڕاستی ئەویش کەسێکی ماندووە لە بوارەکەی خۆیان لێرەوە ڕێز و سڵاو و خۆشەویستی بۆ نێرین ئەمە شوێنەیەکی ترە ئەندامانی چاخانەکەن بەڵام لە دەروی چاخانەکە وێنانگرتووە ئەحماسێنە جا پێشەوەی کە با بڵین دوای ئەوەی کە وێنەکان ئەبینین پێم خۆشە من لەگەڵ جەنابێ لەگەڵ کاک بەکریش وێنەیەک بگرین بۆی لە داهاتووە ئەو وێنەیەی ئێمەش ببێ بە وێنەکانی دوێنێ کاک عومەر باسێکی ئەم وێنانەکە هەموو ئەم وێنانی کە باسمان کرد سەرچاوەکەی ئەوەیە زیاتر ئەوانی کە بڵێ ئەچنە بەردلۆڤانی خوا وەفاتەکەن بەڵێ کە کۆچەکەن ئەنجاییشێک لە نەوەکانیان زیاتر وێنەیەکێنێ بۆ ئێرە بەنیە جاری خۆشیان لەفکریان نییە من خۆم خۆ داوایەکەم و گەورەیەکەم و ئەگەمە چوارچێوە باس ئیستا ئەم وێنانە ئالێرەوە با بڵێن تایەتی ئەوە کاکە خوا لێ خۆش بوو ئەو وێنەی سەرەوە کاکڕۆ معروفە خاوەنی زێوەریا گەلاوێش بەڵێ ئەوە ژونەرمەند با بڵێن کاک تاالبە کە ناسراوە بە تەلە باشە ئەم چاخانەیە مێژووی هەر لایەنێک ناپارێزێ بڵێن تەنیا بۆ هونەرمەندان نییە نووسەرانی تایە وەرزشوانی تایە ئەکتەرەکانی تایە باڵێن سیاست مەدارانی تایە کەسایەتی مێژووی تایە لەبەرەوە ئەوەی کێتێ ئێرە زیاتر کاک بەکرد هەستەکەم وەکو کەمتر وەکو چایخانە تەماشایێراکە زیاتر وەکو مۆزەیەک وەکو مۆزەخانەیە تەماشایەکە ئەم وێنانی تر چین ئەمانە کیان کاک ئەمانە پیاوە قەیمەکانی سلێمان وەکو میرزا حوسێن عوسمانی حەمەد کامیان میرزا حوسێنە ئەو میرزا حوسێنەوە ئەوەی با بڵێن مشکەکەی بەسەرەوەیە بەڵێ ئەو عوسمانی حەمەدایە کاک تو با لەسەر کاک میرزا حوسێن قسە بکەین میرزا حوسێن خاوەنی ئوتێلەکە بوو خاوەنی ئوتێلەکە بوو سەردەمەی کە وتیە شعبیان پێ بەڵێ بەڵێ ئەوش عوسمانی حەمەدایە بەڵێ ئەوەی خوارەوەیان خاڵە ڕەجەبە ئەوە خاڵە ڕەجەبە قسە خۆشی سلێمانی ئەوە مینە شەری چایسیە بەڵێ خوا لە خۆش بوو کاکە مینە هینە ناوی چییە ئەوەی تریانێمە کاکە حەمەی زەینەب حەمەی زێنەبە بەڵێ باوکە شاگردەی کاکە حەمەی زەینەب هینێ با بڵێن کاکە مینی کردو لەگەڵ کاکە حەمەی با بڵێن حەمەڕەق ئەمە چۆن دەستێک کەوتون ئەم وێنانە وەڵای ئەوە کوڕەکانی بۆیان هێناوی کوڕەکانی هێناوی
اینجا ئەمە هەندێک وێنی ترن کاک عومەر ئەم وێنانە کۆمەڵی وێنەی شاری سلێمانی بەڵێ ئەوەی سەرەوەیان لافاوەکەی ساڵی 57دا بەس ئەوەی ئەو سەریان لافاوەکەی ساڵی 1970 بەڵام کەواتە دوو جار کارەساتی لافاو بەڕوونی لەم شارە هەبووە و زەرەرێکی زۆریشی لە هاوڵاتیان ناوە لە ڕووی گیانیش و لە ڕووی ماڵیش ئەو وەختە 57 من لێرە بوو ئەوەی 57 من لەسەر و تەماشاما کرد لە سەربانی وتێلەکە باوکم وتی بڕۆ سەرەوە تۆ لێرە مەبە دۆشی بێ بەلافا ئەو بات دەمەڵکردنیەوە عەرەبارەی هێنا ئەسپی هێنا ئەوە نەبە خۆی بوو زۆر ئۆتۆمبیلیش هەبوو کاک هەبوو ئیتر نییە کە لافاوەکە تەواو بوو ئێسابێگەڕا بە مکەبەرێکەوە ئەوەی ماڵی وێرا لە ڕوو کاتە خستەخانە کەوا کەسوکاری بوو بە ژێر لافاوە چاخانەکە ئاوی تێچوو؟ تێچوو زوو نەجاتان بوو زوو ئێمە هاتی تەماشامە کرد یعنی ئەو ژێک ئەو ئێرەوەستا بوو بەڵێ ئەمانش هەندێک وێنی ترن هەر وێنەی با بڵێن ڕوودا و کارەسات و شوێنی کۆنی سلێمانین ئەمە ژوێنەیەکی تری عەرەبانچیەکانە لێ نووسراوە عەبدوڵای ئاغالێ ساڵی 1959 وەنیە؟ عەرەبانەش شتێکی دیاردەیەکی جوان بوو لە شاری سلێمانی حتا کەخبوو تووشیشان گواستن بۆ عەرەبانە نا لە شوێنی تەکسی جاران یعنی من بیری مێل من مناڵ بووم کاشین بە سواری عەرەبانی دووەسپی یایلی قامچیمان خواردووە جاکێ بەڵێ ئەم وێنانەی تری شوێنی کەسایەتی تر و هونەرمەندانن بەڵێ ئەوە بەهشتی سەروە سەوزە کاکەریم عوسمانە بە ڕەحمەت بێ ئەوە فوادی حەمەمی ناغایە هونەرمەند عەلی لەتیفە کاکە مەمەند خوافیکە کاک تابابان کاک ئازاد مەحموود بەڵێ ئەوە شەهیدی نەمر کاکە عەبدوڵای ئەو هونەرمەندی کاریکاتێریست ئەنوەر توفی ساڵی 1925 بۆ 94 ئەزانی کاک عومەر کاک کەسێک بۆ بادینی بووە لێرە خزمەتێکی زۆری کردو بەڕاستی ناویکی دیاری هەیە جیلی ئێستا نایناسێ بەڵە ڕاستە با پێداگریەک لەسەر ئەم وێنەیە بکەین ئەم وێنەیە حەزەکەم بینەرانی بەڕێز بیبینن ئەمە لەوە ئەچێ یادگاری هاتنی شاعری گەورەی عەرەب جەواهیری بێ بۆ سلێمانی کاتی بەرنامەکەمان ئەلێرا تەواوە بێ هیوای سەرکەوتنتان بۆ خوازین دەستخۆشی ئەو هەموو خزمەتتانەکەین کە توانیوتانە بەم شێوەیە ئەم چاخانەیە ڕابگرن لە چاخانەیەکی ئاساییەوە بخەنە سەر ڕیتمی چاخانەیە کە ببێتە سیمای شار خۆشەویستانە کە هیم بادوو پێمانەوە هیوادارین تەمە درێژ بن بۆ کورد و کوردستان ئینشاڵڵا سەرکەوتی ژەر بۆ کورد دەبێت ئینشاءڵڵا زۆر خۆشحاڵ بووم بینەرانی بەڕێز و خۆشەویست تا بەرنامەیەکی تر و تا کەسایەتیەکی تری شار خواتان لەگەڵ